ناکۆکی لایەنە سیاسیەکان و ناجێگیری بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان نوێنەری زۆربەی لایەنە سیاسیەکان و کەسایەتی شاری سلێمانی و مامۆستایانی ئاینی پێکەوە کۆکردەوە هەمووان هاوڕابوون لەسەرەوەی بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە و هەنگاو بۆ چارەسەرکردنی کێشەکان بنرێت. یەکێتی نیشتمانی کوردستان پێی وایە لە ڕووی استراتیجیەوە هەڵەیەکی کوشندا بێ ئەگەبێت ئێستا تاقیکردنی حکومداری ئەم خولا هەڵوەشێتەوە چکەوانە بە هیچ شێوە قەیرانەکان چارەسەر ناکات بگرە قەیرانی کە دێتە پێشەوە کە لەوانەیە چارەسەری ئەو قەیرانانی کە بێتە پێشەوە قورسی بێت لەو قەیرانەکانیکە. بەڵێ دەرفەت ماوە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان هیچ کات لەگەڵ هیچ لایەنێک لەگەڵ هیچ کەسێکە دەرگای گفتوگۆ و تێگەیشتن و سازانی دانەخستووە ئەمە منهج و پەیڕۆ و پرۆگرامی پارتی دیموکراتی کوردستانە بەڵێ ماوە و ومێدیشمانەیە ئیشەڵڵا چیمان پێکرا درێغیمان نەکراوە بۆ مەرحەلەی داهاتوش بە هەمان شێوە درێژەی پێدەن تەنانەت لەم کۆبوونەوەشە من پێشنیارم کرد بە جەوی کۆبوونەوەکان بە تەبیعی بەتابەت لە بینی برادرانی پارتی و گۆڕانە بە تەبیعی بڕۆ و تەشەنج دروست نەبێت لە ئاستی باڵایشە بە هەمان شێوە درێژە بۆ سیاسەتە ئەدەین و نائومێد نابێت. نوێنەری لایەنە سیاسیەکانی بەشدار لە دەست پێشخەرێکەدا ڕاشکاوانە دەستیان خستە سەر برینەکان و پیانوا بوو لەگەڵ ئاڵۆزبوونی بارودۆخەکەدا هێشتا دەرفەت لە بەردەستدا ماوە بۆ لێک تێگەیشتن و گەڕانەوە بۆ سەرمێزی گفتوگۆ. ئێمە پێمان وایە ئەوەی کە بارودۆخەی نێوان بستنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی ئاڵۆزتر کردووە ڕێگریکردنە لە سەرۆکی پەرلەمان و ڕێگریکردنە لە وەزیرەکانمان بە شێوەی کودەتا. من پێمان وایە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان بۆ ناو بینای پەرلەمان گەڕانەوەی وەزیرەکان بۆ ناو وەزارەتەکانن دەبێتە سەرەتایەک بۆ هەنگاونان بەرەو قۆناغی گفتوگۆکردن و پێمان وایە لە دوای قۆناغێک دێت قۆناغی لێگەشتن و ئەمانە ناکرێت هەمومان لە دەرەوە تەماشای بارودۆخە بکەین. پێمان وایە بستنەوەی گۆڕان لە بەو پرۆژە یاسایی کە پێی دەوترێت پرۆژەی چوارلایەنەکە چارەسەری خێرانەکانی کردو. بۆیە هەنگاوی یەکەم ئاساییکردنەوەی بارودۆخەکە بۆ پێش حالەتی 12 مانگ بۆ ئەوی کە ئەمە زەمینە سازی بکە لە نێوان لایەنەکان بۆ گفتوگۆکردن لەسەر قەیرانەکانی تر کە ئەمڕۆ کە لە هەرێمی کوردستانەیە. پێمان وایە ئەبێ لایەنەکان بگەڕن بۆ سەرمێزی گفتوگۆ لەسەر ئاستی لووتکە و بەسەر بنەمای تەوافقێکی نیشتیمانی سیاسی گشتی بە ئامادەبوونی هەموو لایەنەکان و کەسایەتیە دیارەکانی ئەو وڵاتە. لە گەرمەی بەردەوامی کێشە و ناکۆکیەکاندا داوا دەکرێت کۆبوونەوەی لووتکەی لایەنە سیاسیەکان ساز بکرێت بۆ ئەوەی ناکۆکیەکان وەلا برێن و زەمینەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکان بێتاراوە. ڕووداوەکانی ئەم دوای هەرێمی کوردستان هەمووانی نیگەران کردووە و داوا لەلایەنەکان دەکرێت ململانە سیاسیەکانیان کۆتایی پێبێن و بگەڕێنەوە بۆ مێزی گفتوگۆ ئەگەر نا بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو ئاڵۆزی زیاتر ئەنگاو دەنێت. مەریوانە بڵا کورد سات نیوز سلێمانی.